دەمەوێت بیر نەکەمەوە بڵێم شایانیان بوو. بەڕای تۆ چی دەکا؟ خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە. ئەرێ بە دوای داناچی وانە؟ ناچم، پێویستە نەچم. ئەی شەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا؟ بەڵام سەیر کە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت. ژیانم نی فەوتان، دایکم، باوکم، ئەو هەتیوە برایمی کوشت. ئەوە تا وەک سەی تۆپی فرەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ. پێویستە بگۆڕێ، هەر دەگۆڕێ، وردە وردە شتێک دەگۆڕێ. بەو نمونە وەکو چی؟ کورە توزانم یانی گیانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە. دەمەوێت کە بەیانەن هەستامەوە تەمبەڵی بکەم. ژیانم بیرکەوتەوە کاکە عەلی. شایانم نییە؟ های های ئەی چی؟ ئەی مەسەلەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمان نەمەکە. ئێ بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە. کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد. قابل لە من تێنەگەم ئەوە مانای وایە کەوتە داوی کچێکەوە. چێە؟ بڕۆ سەربابەتەکەی دیکە. یەکێک لە کارمەندەکانمانە. چێە؟ لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە؟ باش نییە با نەچین سەو بابەتە. هاوارکەم بابا ئەو بابەتە مەکەوە. شتێک لێ بڵم کاکە عەلی؟ نا ئازاد لە ئەزمەدا. ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین. بەڕاستی؟ هەی بێگومان ئازادی ژووتی. ئازاد چی وت؟ ئێ نازام ناوی دادە بوو ئۆدە بوو چ بوو؟ بادە کرێ. سەیر کە چۆن لەسەر زمانێتی. ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی؟ شتێکت پێ بڵێم. چییە؟ گەیشتی. چیت دەوێت؟ هاو باش داوای یارمەتێکی بچووکی لێ دەکەم. پێویست بە دڵی ناکە. ئێمە مشتری باشین بۆ کارەکەی تۆ. بە کورتی بیبڕەوە. پێویستە ئیشان بدۆزمەوە. دەنگێک لە ناخ مۆدەڵەکان ئەم پێش من دەیدۆزێتەوە. من لێرە 50 کار لەسەر و جێلاکم کۆبووتەوە سەرخاڵم. بۆی دەڵم گەر تۆ چاوێکت بخەسە ئەسەر کەنعان بزانی چی دەکا. بەڵکو ئەوە بتوانێت ئێشانیش بدۆزیتەوە. دەیکەی؟ ئەلۆ ئەلۆ تەمووس؟ دەی باسی ئەو عەلی وەزەلە بکە بە شێوەیەک باسی بکەکە دڵم ئاو بخواتەوە بە لە تۆش بێزار نەبم. لەم کارەدا سوودبەخشێکی گەورەمان هەیە. چییە؟ منەوەم باش دەناسم. ئەو ئەزەل و عەلیە چەندی لێیان بدەی هەر هەڵدەستنەوە. گەر بە تەواوی لێیان بدەین ناتوانن هەڵچنەوە. گەر بە تەواوی لێیان دەین ئاخر میلێت هەڵدەستێتەوە. نازانم ئاگات لێیە یان نا دوو کەسی زۆر خۆشەویست نین تۆ و کەنعان. بەحسی زەلامان بکە. ئەوەش ڕێگایەکە بەڵام منیش ڕێگای خۆم هەیە. تەنها یەک شتێ بتوانێت عەلی و ئەزەل تێک بدا. عەلی ئەزەل لێک بکە. بۆم ڕوون بکەوە. عەلی بە درێژایی ژیانی هەمیشە دووەم پیاو بووە. ئێستا گەردەرفەتێک لە بەرامبەر خۆی ببینێ هیچ دوو دڵی ناکە یەکسەر دەیخۆزێتەوە. ئەزەل کارەکانی بە جۆرەی ڕێچکەی خۆی دەکا. بەڵام گەر عەلی دەستی بخاتنە ئەو کارانەوە ئەو کەستێ نخم دەبێ. ئەی ئەوان باشترین هاوڕێ یەکترینین؟ کاک یوسف لە باشترین هاوڕێ باشترین دوژمن دەردەچێ. باوەڕم پێ بکە. حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە. بازارە ئەو ڕێکەتە نامێ مۆرکەین.
ڕامیس کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە کارەکە لە یوسف دەستێن بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین چۆن پەیوەندی لەگەڵەوانەی سەرەوە گرنتی بکەین زەحمەتە ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە وەکو ئێمەی زەمانی کۆن بۆ ستنێک دەقا باباڵە لە یەکتێگەیشتێک ڕوونەدا مەبەستی ئێمە دروستکردنی کۆسپە لە بەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەڵکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتەیەکی خۆمان بگرین و چاوەڕێ بکەین تێگەیشتم باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ قازانج دەکا ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ دوای قسە دەکەین کاکە بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە بڵێ دەکرێت زۆر لە یوسف بکەین بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە وەڵڵە هەرەوە مابوو بۆچی برا ئاواش هێز بەدەستدێنین ئێمەش پارەمان دەست دەکەوێ مەبەستەوەیە وانی عەلی ئێمەش بەهێز دەبین چ خراپێک لەوەدایە ئەو بچکۆڵە ڕاز دەکا کەوتە بەردڵم خاڵۆ دەڵێم با بیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە ئەگەر بەیەکەوە بین بەیەکەوە قازانج دەکەین لەگەڵ کەنعان کار دەکەی خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی ئەزەل هەر کەسە کاری خۆی دەکا و شتریشت فێر کردم خاڵۆ ئەو کارە کۆتایی بێبێنە کەست فێر کردووە وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان عەلی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی ڕازی کە دەی هادەی ئەیشان وەڵام دەوتکە پێویستە لە شوێنێک یەکتری ببینین هەڵەیەکی بچوو کراوە لە لای منیشەوە چۆن بتوانین ئەو گرێ ئەوانی پێکەوە بەستەوە بیکەینەوە یوسف لە منی پرسی منی شوتم باڕای کەنعان بەگە وەرگرین هاتنە گۆڕی مەسەلەی ئەو دوانە سوودی بۆ کارەکەمان هەیە دواتر هەمان شتمان دەوێتەوە ئەزەلمان پێ بدەن ئەرەکان ئەن تۆجێت لەم نا نەخێر گوێت لێ ناگرم یوسف ئەمانە کێشەی تۆن متمانە بە چەنگیز مەکە لەگەڵ نەزم شەڕ مەکە ئەزەلیش دەفروتو ناکە کە دەکرێت دوو دەقە قسە بکەین ئەرەکان ئەن تۆ چی دەکەی بۆ خاتری خوا دەڕۆم پێویستە شتێک بۆ کەسە بڵێم کە ڕۆیشت